دەمەوێت بۆی بزانم ئەم کەسانە ئەگەر بە ڕووداوێکی لەم شێوەیەدا کە ڕۆشتون ئایا دەکرێت ژیانێکی ئاسایی بەڕێ بکەن بەبێ یارمەتی پزیشکی پسپۆڕی دەرونی یاخودنا هەر لەبەرەوە دەمەوێت دکتۆر نزار محەممەد پزیشکی پسپۆڕی دەرونی ڕاستەخۆ لە کلینیکەی خۆی وەرگرم. سڵاو لێ بکات دکتۆر، دەمەوێت بزانم ئایا ممکنە ڕێی تێدەچێت کە ئەو کەسانی کە قوربانی دەست ئەم بوومەلەرزەیە گەورەیەن و چەند ڕۆژ ماونەتەوە لە ژێر دار و پەردوی ڕووخاودا ژیانێکی ئاسایی بەڕێ بکەن دوای ئەمە؟ سڵاو لە بەڕێزت، دەست خۆش بێ راپۆرتێکی جوانت پێشکەش کرد. ئەوەی کە بەڕێزت باسیەکەی فعلەن حاڵەتێکە کە پێمە نامان هەیە، پێڵێن پەشێوی پاش زەبری دەرونی واتە پۆست ترۆماتیک سترەس دیسۆردەر. بەڵام با ئەومان لەبیر نەچێ ئێستا ژمارەیەکی زۆر خەڵک لەم حاڵەتی سترەسا لەم شۆکە ئاژین، بەڵام هەموویان تووشی ئەو شتە نابن. یعنی ئەو کەسانەی کە ئێستا حاڵی حاضر لەژێر ئەو دار و پەردووان و دوایی دەرەهێنرێن، هەروەها ئەو خەڵکانەی کە سەیریانەکەن و هەروەها ئەو خەڵکانەی کە لە تەلەڤیزیۆن سەیری ئەو دیمەن و وەزعانە ئەکەن، هەمویان معرەزن بۆ ئەوەی توش بن، بەڵام هەمویان توش نابن. تەنها با بڵێن ڕێژەیەکیان تووشە بێ، ئەویش بەعزە جارێ ئەم حاڵەتە تێپەڕێ، یعنی کە سترەسەکە تێپەڕی ئەڕوا ئیتر کاریگەریەکەی زۆر نامێنێ و شخصەکە باشە بێتەوە، بەڵام ڕێژەیەکی کەمیان ئیتر ئەتوانی بڵێ دەلەسەد کەمتر زیاتر تووشی ئەم حاڵەتی با بڵێن پەشێوی پاش زەبری دەرونی ئەبن، بە شەرتێ ئەبێ نیشانەکان لە مانگێک زیاتر بمێنێتەوە بەسەریانە و طبعا دوایی ئیتر کاریگەری ئەبێ لەسەر ژیانی ڕۆژانەیان و ئەمێنێتەوە سەر کەسێتی ئەو کەسە، یعنی ئایا مناڵەیان گەورەیە، هەروەها چەندێک با بڵێن کەسێتەکەی بەهێز بێ یا کەسێتەکەی لاواز بێ و ئەو کەسە چەندێک پێشتر تەجروبەی هەیە، ئەزمموی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ سترەسەکانی ژیانە، ئەوانە هەمووی دەور ئەبینێ، شێوازی پەروەردەکردنی کەسەکە ئەوانە هەمووی دەور ئەبینێ. و پێشەوەی پێم ببڕی یەک خاڵی زۆر گرنگ هەیە، ئەمە سترەسی لەسەر بکەم، ڕۆڵی میدیا ئەبێ زۆر بە پرۆفەشناڵە بڵێن تەختیەی ڕووماڵی ئەم بابەتانە بکەن بۆ ئەوەی هەستی خەڵک زۆر بریندار نەکەن. بەڵێ ڕاستە دکتۆر لە ئۆکرانیا بۆ نمونەکە ئەم جەنگە ڕوویدا لە پاڵ تیمەکانی فریاکەوتن، تیمە پزیشکی فریاکەوتنەکان کە ئامبولانس ئەوانە بوو، کۆمەڵێک ئۆتۆمبیلیش دابین کرابوو کە گەڕۆک بوون بەسەر شار و ناوچەکاندا دەگەڕان و ناوچانەی کە قوربانیان هەبوو کە برینداریان هەبوو کە جەنگ تیاندا ڕوویدا بوو و یارمەتی دەرونی ئەو کەسانیان دەدا، پاڵپشتی دەرونیان دەکردن. ئێوە پێتان وایە کە لە دۆخێکی هاوشێوەدا ئەمە پێویست بێ؟ کاکە دکتۆریان بۆ چێکی بۆ ئۆکرانیا هەر ئێستا تۆ بڕۆ سەر وەتسەپ و ئەو سایتانەی تر کۆمەڵێک دکتۆری دەرونی سووری ئەبینی سە کامپێنێکیان ئەعلان کردووە، ئەڵێ ئەمە وڵاتێکی بێکەسین، بێخاوەنین، کەس فریامان ناکەوێ، فەرمونون با ئەو کەسانەی کە لە بواری نەخۆشە دەرونیەکان کارەکەن. تەمان لێرە لە بیرمان نەچێ تەنها دکتۆر نییە، یعنی پسپۆری دەرونیە، توێژەری کۆمەڵایەتیە، خەڵکی تر هەیە، کۆمەڵێکی زۆر خەڵک وەکو خۆبەخش ئیسە ناویان نووسیوە بۆ ئەوەی بڕۆن بۆ ئەو شوێنانەی کە ئەم لێقەومانەی لێڕوویاوە، بۆ ئەوەی کە پێڵێن داعمی نەفسی، واتە پاڵپشتی دەرونی بۆ ئەم کەسانە بکەن کە بوون بە قوربانی ئەم ڕووداوە. هەمان شت لە ئیسرائیل ڕوویداوە وەختی خۆی کە شتەکان ڕوەدا، ناخۆشیەکان ڕوەدا لەوێ، بڵێن سایدی دووهەم، تەرەفی دووهەم لە فەڵەستین هەمان شت هەیە. من خەڵک ئەناسم تقریبا مانگی جارێ پەیوەندیمان پیانەوە هەیە، قسەکەین بەیەکەوە، تیمیان هەیە کە شتەکان ڕوەدا لە غەزە و لە شوێنی کە ئەم جۆرە خەڵکانەی کە بەڕێزت باست کرد ئەچنە پێشەوە یارمەتی ئەو کەسانەیان، چونکە تەبانی سە هەمان شت لە تورکیاش حاڵی حاضر ئامادەکراوە کە ئەم شتە ئەگەر لە شوێنی خۆیان بێ، لە ئانی خۆیان بێ و لە کاتی خۆیان بێ، یەکسەر لە شوێنی ڕووداوەکە زۆر کاریگەریەکەی زیاترە بێ وەک لەوەی کە دوایی مرۆڤەکە تووشی کێشەکان بێ و بێنن بۆ لای ئەو گروپانەی کە مامەڵە لەگەڵ ئەو جۆرە قوربانیانان دەکات. کاک دکتۆر زۆر باشە، ئەی لە دوورمەودایە بە تایبەتی ئەو کەسانی ئەو منداڵانەی کە کەسێکی ئازیزیان لە دەستداوە، چەند کاتژمێرێک چەند ڕۆژێک ماونەتەوە لە ژێردار و پەردووی ڕووخاوی تەلارەکاندا، لە درێژمەودایە لە دوورمەودایە دەبێت ئەم کەسانە چیان بۆ بکرێەوە پاڵپشتی دەرونی بە تایبەتی چارەسەری دەرونی دەبێت بۆ ماوەی چەندێک وەرگرن؟
طبعا ئەو مناڵانە بە هەنێکیان بێخاوەنن هەنێکیان خاوەندارن اینجا ئەوەی بێخاوەنن لە هەمویان زیاتر معڕەزن یعنی ئەگەریان هەیە کە تووشی کێشە ببن لە پاشە ڕۆژە لەبەرەوە ئەرک و واجبی ئەو دەوڵەتەیە ئەو حکومەتەیە کە بیانگرێتە خۆی و شوێن و کەسی تایبەتیان بۆ دروستکە بۆی پاڵپشتی دەرونیان بۆ بکە بۆی لە پاشە ڕۆژە کاریگەرێکی زۆری نەبێت خۆی هەر کاریگەری ئەبێت چونکە ئەمە ئیتر بوو بە لەکەیەک لە ناو مشکیانە بە تایبەتی ئەو مناڵانەی کە فامەکەن یعنی با بڵێن 5-6 ساڵ زیاتر لە تەمەنیان ئیتر ئەوە لە بیریان ناچێتەوە ڕەنگە مناڵێک تەمەنی 3 مانگ بێ یا 6 مانگ بێ یا ئەو مناڵی کە ئەو دەقەیە لە سکی دایکیان دەریان هێنا هەمومان دیمان لە بڵێن تەلەڤیزیۆنە کە دەریان هێنا وابزەم دایکی گیانی لە دەستدا ئەو مناڵە هیچی لە بیر نامێنێ وردە وردە گەورە ئەبێ و کێشەی نابێت بەس ئەوانەی کە زاکرەیان ئەبێتوە ئەو شتە ئەکەوێتە ناو بیریانە و چەسپە بێ ئەوە طبعا کاری زیاتریانەوێ لەلایەن با بڵێن سۆشیال سێرڤیسز واتە خەدەماتە کۆمەڵایەتیەکان بۆ ئەوەی کاریگەریەکان کەمتر بێ لە سەریانە. بەڵێ پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵم.